دەستەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی دەڵێت کارەکانیان پێی ناوەتە قۆناغێکی نوێوە. دەستیان بە ئەنجامدانی سەرژمێری و کۆکردنەوەی واژۆ کردووە لە سنووری پارێزگای سلێمانی. داوا لە هاوڵاتیان دەکەن هاوکاریان بن لەم پرۆسەیەدا، چونکە ئەگەر پرۆژەکەیان سەر بگرێت سنووری پارێزگای سلێمانی گەشەساندنی زۆر بەخۆیەوە دەبینێ. ئێستاش دوای 4 مانگ لە بانگەشە لەم ڕۆدەست دەکەین بە قۆناغی کۆکردنەوەی ئیمزای دەنگدەرانی پارێزگاکە بۆ مەبەستە تیمێکی شارەزا لە کوڕان و کچانی گەنجی ئەم دەڤەرەمان ڕاست پاردووە سەردانتان بکەن و داوای ئیمزا و پڕکردنەوەی فۆرمەکانتان لێ بکەن. هیوادارین هاوکار و پشتیوانیان بن، چونکە بە هەرێمکردنی ئەم دەڤەرە پرۆژەیەکە هی خەڵکە بە دەنگی خەڵکە کرێت بۆ خۆشگوزەرانی خەڵکیش بەکاردێت. پارێزگای بەسڕەش لە عێراق پێشتر داوای بە هەرێمبوونێکی سەربەخۆیان کردبوو، بەڵام داواکاریەکەیان ڕەت کرایەوە. دەستەی بارێنبوونی پارێزگای سلێمانی دەڵێن ئەوان کاری جدی دەکەن لە ڕێگەی تیمی پارێزەرانیانەوە کە ڕوبەڕووی گرفت نەبنەوە. ئەگەریش داواکاریەکانیان پەسەند نەکرا لە داهاتوو داواژۆکان وەکو کارتی فشار بەکاردەهێنن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی دانیشتوانی ئەم سنوورە. حزبەکان لەگەڵی نین لەبەرەوەی کە پێیان وایە بەرژۆندیان لە هەولێر و لە بڵێن لە پایتەخت هەیە بەرژۆندی سیاسی بە یاخود ئابووری بێ، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە دەستەوەستان بۆستین. ئێمە کاری خۆمانەکەین، ئەوەی لەسەر شانی خۆمانە کۆکردنەوەی ئیمزای کۆیەکەین و تەسلیمی کۆمسیۆنیەکەین و کۆمسیۆن مەفروضە بیخاتە ڕاپرسی و نەشی خست تیمی مەحامیمان گرت و کە تیمێکی یاساییمان هەیە لەوێ کە بتوانێت ئیشەکانمان بۆ ڕایکە. بەڵام لانی کەم من پێم وایە ئەگەر لە ئەم کارە سەر بگرێ ئەتوانین ئەم مەنتیقەی خۆمان بکەین بکێ لە مەنتیقە دەوڵەمەندەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە. بەس خوا نەخواسە لە حاڵەتی سەرنەگرتنیشە لانی کەمە بێ بە کارتێکی فشار بەدەستی خەڵکی سلێمانی و هەڵەبجە و گەرمان و ڕاپەڕینەوە بۆ ئەوی چیتر هەولێر و بەغا نەتوانن زوڵمی لێ بکەن، چکە بۆی بزانن کە هەر کاتێک هەولێر یاخود بەغا زوڵم لە مەنتیقەیەکە ئەم مەنتیقەیە کارتێکی فشاریە کە ئەتوانێت خۆی جاکاتەوە. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ئەم پرۆژانە تەنها بۆ سەرخەڵکردنی خەڵکیە و ئامانجێکی دیاری ئەو تۆی نابێت. هاوشەوەی پرۆژەی لامەرکەزی تێکەڵ بە مەرامی سیاسی دەکرێت و وەکو کارتێکی فشار بەکاردەهێنرێت. بەڵام دەستەی بارێمکردنی پارێزگای سلێمانی دەڵێن ئەوان بە ئامانجی خۆشگوزەرانی و ئاوەدانی دەستیان داوەتە ئەم پرۆژەیە و لە خزمەتی گشتیدایە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.